لەناو خدای گەورە و مەهرەبان جارتر هاتیمە و لە تەماشاکەرەی لە ئەزیزمانە لە بەرنامەی باخچەی شعر. باخچەی شعرم ڕوومان چینە ناو باخچەی شعرە و لەی گوڵەی لە فرە جوانە دیمەن. ئەمڕۆ هاتیم گوڵێتر لە باخچەی ئیلام هەڵوژاندیمەن. عەلی ئەزغەرە عەباسی کە ناسرایەوە ناوە ئارام. مامۆستا عەلی ئەزغەرە عەباسی لە ساڵە 1926 لەدایک بووە لە شارە ئیلام. یەکێکە لەو شارەی لە کەلە مناڵی و شعر نەوەتیە. شعرەکەی لە دوای مەراحلی دراسەیە دراسە خلاص کردەیە لە شوونەوە دەست کردە شعر خوێنین. و شعر خوێنینە ئارام یا عەلی ئەزغەرە عەباسی وەکو گشت شاعرەی نوێی. چونکە وەختە تواش شعر بنووسی هەوڵ خۆیان نووسان هەوڵ خۆیان نووسان تا جەمە یێ قەیری شعر کرد. وەختە تواز ناو خۆی ئەعلام بکە یا بەیان بکە بێنەوە شاعرە جەم شاعرەی ئیلام کرد و داناران وەتبان گوشمێن لێ شعرە ئەگەر یە وەتی نیە شعرە خۆم بۆ شاعر حەساوکەم ئەگەر وەتی نەهە لێرە بڕمەوە شعر نیە نووسن. واقعان وەختە ئەی کارە کرد شاعرەی گەورای شارە ئیلام گوشدانە شعرێ یونن شعری فرە 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 شعر جوانێگە فرە پڕ هەستە ئەڕای ئەوە ناوی دەرچی وە شاعرە گەورای ئیلام. ئەڕێچە حەز کرد شۆهرەت یا لەقەب ئارام دایمەن وەلیا بوودن چونکە ئینسانێک بوو سەبەردار بوو فرە ئارام بوو. ئەڕێوە ناوینان ئارام یا خۆی وەت بیلابیشتنی ئارام. لەبان ئەوەی شەو یە خۆڵکی فرە خۆشی داشت شاعرمان ئارام خۆڵکی فرە خۆشی ڕاوچی بوو فرە قوتقەی نەی و ئیجورە یەک هەیکەڵ فرە جوانی داشت هەیکەڵ ڕاوچیەی لێ سەر ئی چیا ڕێ ئەو چییە لێ لەبان ئەی جەوەڵە ڕێ ئەوە کە ڕاوچی بوو ڕاوچی ئاژەڵەین و قسەی جوان و پڕهەست. لەو قسەی شارەی لە فرە جوانە گیریدە یەکەمین شعر فرە فرە دڵ ئاڵەم کرد و وەو شەڕە تەقریبە مەشهورە بوو تەخت خان. دووەم شعر جەدرۆن. سێم شعر مایشت لە شوونی قەڵاڕانج. یانە گشت ئێ شعرەی لە وەسفە تەبیعەت کەن وەسفە ئاەم کەن کەچوو یادی جاران تێدە خەیاڵێ وەلی بە قسە نەوەتێ وە شعرە فرە جوانەوەتێ ئارام. ئارام وەختێ وەو دەنگە فرە خۆشیە و شعر خوێنیدن هەر حەسکەی گوش بیدە دەنگێ. ئارام یەکی بوو لەوانە کە وەختێ شعر خوێنست گشتی وسیارە و لە قسە تا گوش بەندە ئارام بزە ئارام چەوشیدن. واقعان وەتنی فرە خۆش بوو وەتنیشی پڕمەعنا بوو. ئەڕای ئەوە ناوی دەرچی وەو شکڵە و کە ئیسە ئیمە ناوی بێمن و وەرجە ئیمە ناوی بردنە و چەند کتابی چاپ کرد. لە خۆشبەختانەی ئارام ڕەسیە ئەهدە تەکنۆلۆژیە بیشی من یا ئەهدە سۆشال میدیا چونکە ئەو لە ساڵە 2013 ئەمر خوددا کرد 87 ساڵ ئەمری بوو ئەمر خوددا کرد. ڕەسیە تەکنۆلۆژیە کە فرە لە شاعرەی لە ڕەسینە پێە و ئستەفادە لی نەکردن. ئاراممان ئستەفادە لێ وەزع کرد شعر خوێ و دەنگ خوێ دکەڵمە کرد و تەسجیل کرد. ئەڕێوە فرە بەڵاوە بوو دەنگی لە ناوە شارەی کوردەواری ئاڵم گشتی ئارام ناسی. ئەوە ئیمە فرە شاعر داشتی من تاگەر وەختی ئەمر خوددا کردن و فۆت لە دنیا چین کەس ناویان نەوەرد یاگەر مەجاڵی نەی کە ئەو شعرانە بەیان بکەن و ئەڕێ ئاڵم بخۆنن. بۆتی من ئارام خۆشبەختی ڕەسی ئەوەیە و ئاڵم گوشدا لە شعری و توێنست ئەی شعرە بڕستی دەڕێ دنیا گشتی. خصوصەن ئیمە دیری من ملەتە کورد لە شارەی و وڵاتەی لە جەهان گشتی وی سۆشال میدیا ئارام دەنگ خوێ ڕەسان ئەڕێ ئەوانە. ئیسە چیمە ڕێ ناوبەڕی وتێمە و
شعر آرام ڕادام خۆنی من ئەمێ داوارم و دڵدان بوو چاوەڕێمان بوون کەمی ترتیمە تەماشاکەرەی لە ئەزیز هاتیمە وەلدانە لە دوای ناوبڕە وەتی من ئارام شعر یەکەمین شعری کە لە دنیا پەخشە و بی و ناو دەرکرد تەختە خاندی ئیسە قەیری لە تەختە خانە ڕێی وێی لە ئەزیز خوێنم هەر کەس گوش ناسە دەنگ ئارام و دەنگ خۆی تەختە خان چی خوێنیدن واقعان ویشم خەسار کردیە ئەمێ دەوارم گوش بینە دەنگ ئەوی وەلی منیش توام یە چی شتێکی ڕێ بخۆنم نزیک لە دەنگ ئەوی بوو وەلی مەحاڵن یەک کوێنم وەک خۆی بوو چونکە خۆی یەک قامەی فرەبەرزێک بوو ئیمە لای ئەوە و گشتمان دووشینی من پەروەردگارە ئەمشەو هەرچەمە پەروەردگارە ئەمشەو هەرچەمە حاڵم خۆ نییە و دڵم پڕخەمە لەسەر تاوەپا گڕای ناڵمە غەمی ئی دنیا گشتی بارمە یەزانم ئەڕائیقە پەشیوم ئیبارە چێگە دەبانە لێوم هوش و هەواسم ئەڕابی وەگوم سرم جوو گەشتی هاوە تەڵاتم نەچی جوانی چەومەسی دیمە نەدڵوە باڵای بەردی بەسیمە وەتم سوو بچم ئەڕای شکارێ ئێ قەمە لەبان دڵم درارێ شکارچی وەختی شکاری دوینێ دی قەمێ دەبانت دڵی نەمینێ کەڵە شێر شەقە دا لە باڵ وە پاڕ دەنگە ئازانچی وڵات گردەوار دەست نماز گردم نمازی خوەنیم قەیقەتار جوی دەور جوانی بەنیم تەماشاکەرێک دوینی سەیمە وەتی من ئەی تەختە خانە عەلی ئەزغەر تێنێ قسەوەل سانێگاکێدن لە جێ سانێ قسەکێدن تەماشای هەستە فرە گەورا بکەن گوشمێن لە قسەی لە فرە جوان وشەی لە پڕمەعنا کە لە زوانە سانی بێدێ لە چی شاعر گەورایگە واقعان جارجار خۆم گوش دەمە پێ یا شعری خوێنم چمە دنیای تر دنیای هەست و خەیاڵ دنیای پڕمەعنای خۆش ئەمێ دەوارم بۆ دڵ وێ عەزیز بوودن ئیسە شعرەکەی تەختە خان ئەڕای وێ تەواو کەم وشی وەختی با دیای زڵفی دەشیوان ئەزیزە دوینین فرە وشەی لێ وەزارەوەی ئیلامە زاراوە جوانەکەی شار ئیلام و قسەی لە جوانە ئیلامی واقعا من فەیزەلی بەمدی یەزانم ئەزیزەی ئەمێ دەوارم سەختنەوە لە باندانیاگەر لە لیدان ئاجزنەوە لێ وشەی لە فرە جوانە وشی وەختی با دیای زڵفی دەشیوان شۆڵەی گونایڵی دڵت دەتیوان شەماڵ واز دەکرد یەقەی کەتانی دەوت سەد خان بودوە قوربانی جاممۆی وەدەست سەوزی حەریر پوش جاممەی وەدەست سەوزەی حەریر پوش خۆی دەمەی بەتر دەسەر دەورد هوش هەر کەس چەمی کەفت وە باڵای بەرزە هەر کەس چەمی کەفت وە باڵای بەرزە دەسەر تاوەپا دیار دەنەرزە هەر وەختی سوێن دەماڵ دێگە و دەر زاهد و عابد کەفن لە خەتەر زاهد و عابد کەفن لە خەتەر تەماشاکەرەی لە ئەزیز وەی جوورە هاتی مەڕای کوتای بەرنامەی ئەمڕۆمان وەگەڵ شاعرە ناودار و هەست جوانمان عەلی ئەزغەر عەباسی ناسراوەوە ئارام ئەڕای حەڵقەی ترک بنیشنە خۆشحاڵ ئەزیزەی